تەنیا ئەمڕۆ 80 توش بووی سکچور و ڕشانەوە لە نەخۆشخانەی شەید هێمن خێوەندراون کە هەر ئەمڕۆ بۆ توشبوانی و نەخۆشیە تەرخان کراوە. دکتۆر داهات حەوێزی بەڕێوەبەری نەخۆشخانەی جمهوری هەناوی سلێمانی ڕایگەیاند زۆربەی ئەو 80 نەخۆشەی کە ڕەوانەی نەخۆشخانەکەیان کراوە بەهۆی توندی حاڵەتەکان تووشی سستبوونی گورچیلە و تێکچوونی کانزاکان بوون. داواش دەکات هاوڵاتیان خۆیان لە خواردنی ناتەندروست بە دوور بگرن لە کاتی سکچوون ڕۆژانەوە ئاو شلەمەنی و شتی سووک زۆر بخۆن و لەم ڕۆژانەدا خۆیان زۆر ماندوو نەکەن و نەچنە بەرتیشکی خۆر. بۆ کەسانی بەتەمەنیش ئەوانەی نەخۆشی درێژخایانیان هەیە بە تایبەتی نەخۆشی گورچیلە و زەخت و شەکرە پێویستە زوو چارەسەری تایبەت وەرگرن لە کاتی توندبوونی حاڵەتەکان سەردانی نەخۆشخانەکان بکەن. دەشڵێ ئێستا چاوەڕێی ئەنجامی پشکنینەکانین بۆ دڵنیابوون لە پەتای کۆلێرا. تەندروستی سلێمانی ڕایگەاند نیشانەکانی ئەم شەپۆلەی سکچوون و ڕشانەوە لە کۆلێرا چێت و هەموو ئامادەکاریەکمان کردو بۆ ئەو مەبەستە. دکتۆر سەباح هەورامی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی پێیوتین هەموو ساڵێک لەگەڵ هاتنی گەرمادا خۆیان بۆ شەپۆلی سکچوون ڕشانەوە ئامادە دەکەن، بەڵام ئەم ساڵ ڕێژەکە زۆر زیاتر لە ستانداردی جیهانی بۆیە گومان دەکەین کۆلێرا بێت. دکتۆر سەباح هەورامی دەشڵێ هۆکاری سکچوون و ڕشانەوە زیاتر خواردن و ئاوی پیسە. ئاماژەی بەوەش کردووە نەخۆشخانە و کارمەند و دەرمانی پێویست ئامادە کراوە ئەگەر دەرکەوت کە ئەم نەخۆشیە کۆلێرایە بە هەموو شێوەیەک ڕوبەڕووی دەبنەوە. گەرما چاوەڕێەوەکەین کە پەتای سکچوون بڵاو بێتەوە. پەتای سکچوون بەهۆی پیسی خۆراک و ئاوە بڵاوە بێتەوە و ئێمە ئەم ساڵ لەبەرەوەی 5 ساڵ بەسەر پەتای کۆلێرایە تێپەڕیوە بەپێی مؤشراتەکان گومانەکەین ئەم ساڵ کۆلێرا بڵاو بێتەوە. کۆلێرا یەکێکە لە جۆرە خراپەکانی پەتای سکچوون و بەشێک لە نیشانەی نەخۆشەکان لەوە چێت پەتای کۆلێرا بێ هەرچەندە تا ئێستا بە شێوەی تاقیگەیی دڵنیا نەبووینێتەوە کە ئەمانە کۆلێرانیاننا، بەڵام ئێمە لە ئێستەوە وا حسابمان کردووە کە کۆلێرا بڵاوە بێتەوە بۆیە هەموو ئامادەکاریەکانمان کردووە لە نەخۆشخانە لە پزیشک لە کارمەندی تەندروستی لە دەرمان و پێداویستی پزیشکی، بەڵام لەوانە گرنگترەوەیە کە هاوڵاتیان هاوکارمان بن، میدیا پشتیوانمان بێ بۆی هاوڵاتیان بەرچاویان ڕوون بێ چیەکەن و چی ناکەن، پێویستە هاوڵاتیان دڵنیا بن لە سەرچاوی ئاوەکەیان، دڵنیا بن لە سەرچاوی خۆراکەکان. بخوا نەخواستە ئەگەر تووشی سکچوون بوون سەردانی نەخۆشخانەی شەید هێمن لە پارێزگای سلێمانی کە پێیانەوت نەخۆشخانەی جمهوری کۆنی سلێمانی چکە و نەخۆشخانەیە تایبەت کراوە بۆ بابەتە. تەنیا لە 3 ڕۆژدا 1800 کەس لە سلێمانی بەهۆی توشبوون بە سکچوون ڕۆژانەوە ڕەوانەی نەخۆشخانە کراوە، بەڵام هیچ حاڵەتێکی توشبوون بە پەتای کۆلێرا تا ئێستا تۆمار نەکراوە. دکتۆر هێرش سەید سەلیم جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی بە کوردستان 24 ڕاگەیاند تەنیا لە 24 کاتژمێری ڕابردوودا 90 منداڵ بۆی توشبوون بە سکچوون ڕۆژانەوە نەخۆشخانەی منداڵان ڕەوانەی نەخۆشخانەی منداڵان کراوە و لەم ڕۆژەوە نەخۆشخانەی شەید هێمن تەرخان کراوە بۆ کەسانەی تووشی سکچوون ڕۆژانەوە بوون. نەخۆشخانەکە لە توانایدایە 200 نەخۆش لە خۆی بگرێت. سکچوون کە لە ماوەی هەفتەی ڕابردووە بە شێوەیەکی چڕ لە ناو سنووری پارێزگای سلێمانی لە ناو گەورە و مناڵیشا بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و ئامارەکان ڕوو لە هەڵکشان بوون. ئێمە توانم بڵێم ئاماری 3 ڕۆژمان کرد بە ستاندەرد بۆ نەخۆشخانەکانمان بە تایبەت لە نەخۆشخانەی شار لە ماوەی 3 ڕۆژە نزیکەی 1800 حاڵەتی سکچوون و ڕشانەوە سەردانیان کردووە و بەشێک لەو نەخۆشانە داخلی نەخۆشخانەکان کراوە. دوای ئەوەی کە بە هەمان شێوەش لە نەخۆشخانەی مناڵانە لە ماوەی 24 کاتژمێرە زیاتر لە 90 مناڵ داخلی نەخۆشخانەکە بوون، ئێمە بیرمان لەوە کردەوە کە ئالێتێک دانین بۆی وەکو ساڵانی پێشوو لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی سکچوون بە تایبەتی پەتای کۆلێرا لە سنووری پارێزگا و بەڕێوەبەری تەندروستی سلێمانی. یەکەم حاڵەتی کۆلێرا لە شاری کەرکووک تۆمار کرا و تەندروستی شارەکەش دەڵێ باری تەندروستی نەخۆشەکە جێگیرە. دکتۆر نەبیل بوشناق بەڕێوەبەری گشتی تەندروستی کەرکووک بە کوردستان 24 گوت حاڵەتێکی نەخۆشی کۆلێرا لە کەرکووک تۆمار کراوە، نەخۆشەکە باری تەندروستی جێگیرە و لەژێر چاودێری پزیشکدایە. بۆ زانیاری زیاتر هێمندەلۆ پەیاملێری کوردستان 24 لە کەرکووکە وەردەگرم. هێمن سڵاو لێبێ، ئەو نەخۆشەی کە ئێستا لە کەرکووک دەستنیشان کراوە دۆخی تەندروستی چۆنەوە تەمەنی چەنە؟ بەڵێ
بەڵێ سڵاو لە ئێوەش زیاترە و حاڵەتانی کە بڵێت تووشی بڵێن کۆلێرە دەبن زیاتر لە تەمەنی مناڵانن و خۆتان نەزانن بەڵام ئەم حاڵەتی کەرکک جیاوازە ئەوەی کە توش بووە ئافرەتێکی تەمەەن 36 ساڵە دوای ئەوەی کە چەند ڕۆژێک لە نەخۆشخانە ماوەتەوە گومانی لێکراوە پشکینەکە نێدراوە بۆ بەغدا دواتر دەرکەوتەوە کۆلێرا هەیە ئەو کەسە تەمەنی 36 ساڵە ماڵی لە گەڕەکی واستیە ئێستا باری تەندروستی زۆر جێگیرە بەگشتی تەندروستی کەرکووک و نەخۆشخانەکانی کەرکووک خراونەتە حاڵەتی ئامادەباشیەوە ڕێشوێنەکان بەگشتی گیراونەتە بەر و بەردەوامیش تەندروستی کەرکووک لایەنە تەندروستیەکان ڕێنمایەکانیان بۆ هاوڵاتیان بڵاو دەکەنەوە بە تایبەت ڕێنمای خەڵک دەکەن کە سەرچاوەکانی ئای خواردنەوەیان پاک بێت و سەوز و میوە جوان بشۆنەوە ئەو ڕێنمای تەندروستیانی بەگشتی دەبنە هۆکاری حاڵەت یاخود توشبوون ئێستا لە سلێمانی نەخۆشێکی زۆڕی لە خۆشخانەکان کردەوە بۆی سکچوون ڕۆژانەوە خۆشخانەکان تیمە تەندروستی لە کەرکووکیش ئەمە هەیە لە کەرکووکیش ئەم ژمارە زۆرەی نەخۆش ڕووی لە خستخانەکان کردو بۆنەی سکچوون ڕۆژانەوە ینی لەوێش بەربڵاویان هەرم کەیسەوە هەبوو تەنیام کەیسە بە فەرمی پشڕاست کراوەتەوە و تۆمار کراوە بەڵام سکچوون و ڕشانەوە لە نەخۆشخانەکان هەیە بەڵام تا ئێستا بە شێوەیەکی فەرمی بڵین پشکنینەکان یاخود بە شێوەیەکی فەرمی پشڕاست نەکراوەتەوە کە ئەوانە ئەو حاڵەتانی کە لە نەخۆشخانەکانن پەتای کۆلێرایە بۆیە لە ڕۆژانی داهاتوو لەوانەیە ئەگەر پشکنینەکان بەگشتی بکرێتەوە لە بەغداوە بێنەوە چونکە ئەو پشکنە زیاتر دەنێرێتە شاری بەغدا دواتر دەگەڕێتەوەتە ڕێشوێنەکانی پشکنینەکە چەند ڕۆژێکی پێدەچێت لە داهاتووە لەوانەیە ئەنی دەرکەوێ حاڵەتی تازە تۆمار بکرێت. بەڵێ ئێستا ئەو پزیشکانی و نەخۆشخانەی کە تۆ لەوێیت هیچ دەڵێن کە گوایە ئەکرێ بڵاو بوو بێتەوە ئەم کۆلێرایە و کەسی تریشی گرت بێتەوە بەڵام هێشتا پێ نەزانرابێ؟ ڕاستی من لەسەرم بابەتە میوانێکم هەو بەڵام میوانەکەم نەشتەرگەرێکی بە پەلەی بۆ دەرچوو ڕۆیشت لەم نەخۆشخانەوە نەخۆشخانەکانی تریش وەکوتم حاڵەتی سکچوون و ڕشانەوە بوونی هەیە بەڵام تا ئێستا بە فەرمی پشکنینەکان وەکوتم دەرنەچوونەوە پشکنیان بۆ نەکراوە بۆیە تەنیا ئەو حاڵەتە هەیە و ڕێنمایەکانیش بەردەوام و تیمە تەندروستیەکان بەردەوام لە حاڵەتی ئامادەباشیدان لە تیمی گەڕۆک پێکێنراوە بۆ مەبەستەوە بەردەوامیش ڕێنمایەکان بە هاوڵاتیان دەدرێت کە لەو نەخۆشی خۆیان بپارێزن چونکە نەخۆشیێکی کوشندەیە. بەڵێ هێمندەلۆ پەیامنێری کوردستان 24 لە کەرکووکەوە زۆر سپاس کە لەگەڵم بوویت. پەتای کۆلێرا نەخۆشیەکە کە بۆی بەکتریاوە دروست دەبێت بەکتریاکە ناوی ڤیبریۆ کۆلێرایە و زۆر خێرا بڵاو دەبێتەوە و ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ڕیخۆڵە و کۆندامی هەرز دروست دەکات. هۆکارەکانی بڵاوبوونەوەی کۆلێرا باس دەکەین کە گرنگترین هۆکارەکانی وەکوتم پەتای کۆلێرا بەهۆی ڤیبریۆ کۆلێرا بڵاو دەبێتەوە کە ئەمە ناوی بەکتریاکەیە و زۆر خێرا بڵاو دەبێتەوە واتە کە لە شارێکدا کەیسێکەیە ئەکرێ بڵاو بێتەوە و هەموو گەڕک و شارەکە بگرێتەوە. لە بڵاوبوونەوەی کۆلێرا لە ڕێی ئاوەڕۆ و ئاوی پیسەوەیە هەروە بەفر و ساردەمەنیەکان و خواردنی دەرەوە کە خواردنی پیس بە تایبەتی ئەو بەرهەمانەی بە ئاوی پیس پێدەگەن. شتێکەیە لێرەدا ئێستا لە عێراق هەم تای خوێنبەربوون بەربڵاو هەمیش کۆلێرا گومان دەکرێت بڵاو بێتەوە واتە هەم سەوزە و هەمیش گۆشت دەبێت زۆر بە حەزەر و بە وریاییەوە هەڵبژێرێت و بخورێت. نیشانەکانی کۆلێرا بریتین لە ڕەشانەوە سکچوون و شکبوونەوەی جستە و وەستانی گورچیلە کە ئەمەیان ترسناکترینیانە و ئەگەری مردن بڵاو زیاد دەکات لەبەرەوە دەبێت پێش وشکبوونەوەی گورچیلە نەخۆشەکە ببرێتە نەخۆشخانە. خۆپاراستن لە کۆلێرا چۆنە خواردنەوەی ئاوی پاک و ئەو کەسەشی کە توش دەبێت بەردەوامی ئاوی پاک بخواتەوە دەست ششتن بە سابوون و ئاوی پاک جوان شۆردنەوەی سەوزەومیەوە و دوورکەوتنەوە لە خواردنەی دەرەوە. ئەمانە ئەو بابەتانن کە لەسەر کۆلێرا زۆر گرنگە دەبێت بیزانین و لەم گەرمایی ئێستەی کوردستان و عێراقدا دەکرێت زیاتر بڵاو بێتەوە نەخۆشیەکە هەر لە سەر گەرماوە ئەم گەرمایی کە ئێستا تەنگی پێڵچنوین تەنها خۆمانی نەگرتوێتەوە کێشەکە هەر لە ڕۆژهڵاتی ناوەڕاستەوە هەتا هیندستان و ئەمریکا پێوەیە ناڵێن. پلەی گەرمای بەرز ئێستا لە جیهاندا هۆکاری یەکەمی ئەو مردانەیە کە بەهۆی کارەساتی سروشتیەوە ڕوودەدەن. هۆکاری گەرماکەش گۆڕانی کەشوهەوای وەک دیارە و بەداخەوە هەوڵی جدیش نادرێت بۆ ڕزگارکردنی
تاکە ماڵمان کە زەویە. لە ئەمریکا ئەم هەفتەیە بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرماوە نەخۆشخانەکان پڕ بوون لە نەخۆش. پزیشکانی ئەو وڵاتە پێیان وایە تا گەرما زیاتر بێت خەڵکی زیاتر نەخۆش دەکەون. دوو لە دیاترین ئەو حاڵەتانەیە بەهۆی گەرمای زۆرەوە بەسەر جەستەدادێن گەرمابردن و پەککەوتنە. کەسێک کە گەرما دەیبات جەستەی توانای خۆفێنکردنەوەی لە دەست دەدات، سیستەمی ئارەقەکردنەوەی لە کار دەکەوێت و پلەی گەرمای بەرز دەبێتەوە. گەرز و فرای نەکەویت ئەگەری مردنیشی هەیە. ئەو کەسەی بەهۆی گەرماوە پەکی دەکەوێت ئارەقەیەکی زۆر دەکاتەوە و لە هۆش خۆی دەچێت و دەکرێت تووشی گەشکەش ببێت. هەر کاتەم حاڵەتانت لە کەسێک دابینی تکایە بەپەلە کەسی نەخۆشکەوت و ببەرە سێبەرێک و فێنێکی بکەرەوە و ئاوی پاکی بەرێ و بیگەێنە نەخۆشخانە. بوتانی تەندروستیم پێشکەشکردن دەگەڕێمە بۆ ستودیۆکانمان لە هەولێر.